بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویست لە هەرکوێ گەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگە بە خزمەتتانە گەمەوە. چی بکرێ بۆ بەرزڕاگرتنی مانگی ڕەمەزانی پیرۆز تەوەری ئەم جارەی بەرنامەی دوانگە دەبێ. کەمێک بەر لە ئێستەش وەزارەتی ئەوقاف و لیژنەی بینینی مانگ ڕۆژی سێشەممەی کردە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان، مانگی دابەزینی قورئان، واتە سبەینێ دووشەممە تەواوکەری مانگی پیرۆزی شەعبانە بێ. پیرۆزباییەکی گەرم ئاراستەی تەواوی ئومەتی موسڵمان لە سەرانسەری جیهان بەگشتی و موسڵمانانی کورد بە تایبەت دەکەین لە هەر جێگەن بە ئومێدی ئەوەی ڕەمەزان ببێتە دەروازەیەک بۆ بەخۆدا چوونەوە و بۆ دروستکردن و بنیادنانی دەروونێکی پاک، دەروونێک دوور بێ لە تەواوی ئەو کێشە و نەخۆشیە دەرونیانەی کە ڕۆژانە ئێمە پێیانەوە دەتلینەوە. بەڵێ خۆشەویستان، ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەر لە ئێستەوە واتە لەو کاتەوەی کە ئێمە نیەت ئەهێنین مانگێک خۆمان تەرخانکەین بۆ خوددا، مانگێک پێداچوونەوەیە بە خۆماندا بکەین، مانگێک بۆ کۆڵێ سەرفی نەزەر لەو هەموو گوناهانەی کە کردومانە یا ئەو هەموو کەم تەرخەمەی کامان بووە. لە ئێستادا چی بکرێ بۆ ئەوەی کە پلانێکی باش هەم لە ڕووی کەسیەوە، هەم لە ڕووی خێزانی و هەم لە ڕووی کۆمەڵگە کەشمانەوە چی بکرێ کە گرنگیەکی زۆر بە ڕەمەزان بدرێ و بە تایبەت لەباری ئابووری و کۆمەڵایەتیەوە ڕەمەزان ڕنگ بداتەوە بە جۆرە لە جۆرەکان تیامانە، نەک لە زیادبوونی کێشە کۆمەڵایەتیەکان و زیادبوونی نرخی کەلوپەل و شمەکەکان لە بازار ڕنگ بداتەوە، بەڵکو بە پێچەوانەوە بە بارێکی ئیجابی کەوا خەڵکی لە مانگەکەدا هەست بە ئارامی و بە حەسانەوە و بە بەرز نەبوونەوەی نرخەکان و بە زیاد نەبوونی تاوانە کۆمەڵایەتیەکان بکەن. ئێوەی بەڕێز و خۆشەویستیش دەتوانن لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانی پەیامەوە پەیوەندی ڕاستە و خۆمان لەگەڵا ببەسن، ڕاو سەرنجی خۆتان دەرببڕن و لە ڕێی پەیجی پەیامەوە دەتوانن کۆمنت و سەرنجی خۆتان لەبارەی تەوەرەکەوە بنووسن. و داواشم وایە کە ئەو بەڕێزانەی پەیوەندی دەکەن هەوڵ بدەن لە چوارچێوەی تەوەری بەرنامەکەدا قسەکانیان وەکۆڵێ ڕنگ پێ بدەنەوە و قسەکانیان لە چوارچێوەی تەوەرەکەمان دەرنەچێت. لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک فاتمە چەتۆ دەنووسێت دەرگای مزگەوتەکان بکرێنەوە و چیتر بە بیانووی کۆڕۆنا دانەخرێن، هەروەها نرخی خواردن کەم بکرێتەوە وەکو ڕێزێک بۆ ئەم مانگە پیرۆزە. ڕێکان محەممەد دەنووسێ دەرگای مزگەوتەکان بکرێنەوە. کیژان محەممەد پێویستە ڕێزێکی زۆری ئەم مانگە بگیرێت و ئاوەڕ لە هەژارانیش بدەینەوە. پەیمان عومەر هاوکاریکردنی هەژاران و بێباوکان و یادکردنەوەی خوای گەورە لەم مانگە پیرۆزەدا. خالید عەبدوڵڵا دەنووسێت بەخشین و هاوکاری بە یەکتر لەم مانگەدا زۆر گرنگە. جاسم محەممەد ئەرکی حکومەتی هەرێمی کوردستانە ژیانی ئەم میلەتە خۆش بکات چونکە ماڵی وا هەیە نان نییە بیخوات. یونس عەلی ئەنجامدانی هەموو عیبادەتەکان بە پێی توانە. محەممەد کامەران زیندووکردنەوەی سونەتی تەراویح. شنۆ شێرزاد دەنووسێ ئەم مانگە دەرفەتێکی باشە، پێویستە نەهێڵین بە ئاسانی لە دەستمان دەرچێت. شاخەوان مەحموود دەنووسێ هاوکاری و یارمەتیدانی هەژاران لەم مانگە پیرۆزەدا زۆر پێویستە. هاوکار عەلی مزگەوتەکان بکرێنەوە و مامۆستایانی ئاینی ختمی قورئان و خوێندنی قورئانی پیرۆز و وانە ئاینیەکان بڵێنەوە. ئاواز عومەر دەنووسێت دەرگای مزگەوتەکان بکرێنەوە، حکومەت هەوڵ بدات دوو موچە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دابەش بکات. سۆزان عەلی دەنووسێت پێویستە هەمومان ڕوو بکەینە خوای گەورە بەڵکو بەزەیی پێماندا بێتەوە. لە کۆمنتەکانەوە دووشت وەکو ئەڵێ بووە چەقی ناوەڕۆکی کۆمنتەکان یا زۆر جەختی لەسەر کرابوویەوە کردنەوەی دەرگای مزگەوتەکان ئاواتێکی موسڵمانانە بە ئومێدیەوەی حکومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان و ئێمەی موسڵمانیش بە ڕەچاوکردنی ڕێنماییە تەندروستیەکان لە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەرگای مزگەوتەکان بەڕووی موسڵماناندا بکرێنەوە. کاک مەروانم لەگەڵە لە سەرگەڵوەوە. کاک مەروان سڵاوی خوای گەورەت لێبێ، پیرۆزباییەکی گەرمدا ڕاستە دەکەم بۆ هەیاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە.
سڵاو لە تۆ لە کەناڵی ئاسمانی پەیام و لە تەواوی بینەران زۆر سپاس. خۆشحاڵین کە ئینشەڵڵا خوای گەورە بمانگێنێ بە مانگە پیرۆزە بە مانگە خێر و بەرەکەتە لەسەر ئەوەی کە چی بکرێت بۆ بەرزڕاگرتنی مانگی پیرۆزی ڕەمەزان. بەڕای من یعنی ئەم حکومەتەی ئێمە هیچ شتێک ناکە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان، ئانی هیچ شتێکی لە شوێنی خۆیان نەهێشتۆتەوە بگرە لە مزگەوتەکان و دەستی پێکردەوە بە داخستنیان و بە ئیهانەکردنی مسلمانان و بە ئەو مزگەوت ئێمە وەکو شوێنێکی پیرۆز سێریەکە لە ناو کۆمەڵگەی خۆمانە وەکو مقدساتێکە چونکە ئێمە پەرستراوەکەمە لێەکانەیە بەخوای گەورە ئاگەێنی. بەڵام ئەم حکومەتە هاتووە لە پێش مزگەوتەکانی لێداخستنکە لەبەر چی؟ لەبەرەوەی کە مانگی پیرۆزی ڕەمەزان هاتووە. لەو لاوە ئەچێ پاپامان بۆ دێنێ 10,000 خەڵکە خاتە ناو یاریگای فرۆنسە هەرێریەوە، یعنی بە ڕێڕەسمێکی جوان و بە شکۆمەندیەوە پاپات بۆ دێنێ ئەبەڵێ ئەمە پاپایە بەزم لاوە دێ مزگەوتەکان لێداخە. و دووەمیشم بۆ دوکاندارە بە ڕێزەکانە کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانام هەلا خۆزنەوە لە گرانکردنی شتومەکەکان بە شاردنەوەیان لە پێش ڕەمەزان و هێنانەوەیان لە کاتی ڕەمەزانە، عنی ئەم خەڵکە بڵێ هەژارە نەدارە بودجە لە کاتی خۆیان نایە، ئەمانە هەمووی لەسەر خەڵکی فەقیر و هەژارە ئەبێ ئەو دوکاندارانش ئاگیان لە خەڵک بێ لە وەسط گوزەرانی خەڵک بێ تاوەکو لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خێر و ڕزق و ڕۆزی بەشێ بەسەر ئەوانیشە. یاخوا دەست خۆش بێ کاکە مەروانگیان، ئەوە وەکو دڵخۆشیەک بۆ منیش و جەنابیشت و تەواوی بینەران وەزارەتی ئەوقاف بڕیاری داوە لە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بە ڕەچاوکردن و پابەندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان دەرگای مزگەوتەکان بکاتەوە و پێویستە ئێمەش وەکو مسلمان و مامۆستایانی ئاینی ڕێنمایی تەندروستی و خۆپاراستن لە کۆڕۆنا بە شێوەیەکی زۆر بەرچاو ڕنگ پێ بدەنەوە تاوەکو ببینە نمونەیەکی جوان لە کۆمەڵگەکەی خۆمانە و بۆ خاڵی دووەمیشە دێمە لێرەوە داوا لە تەواوی بازرگان و کاسبکارانەکەین کەوا هەوڵ بدەن خۆیان بخەنە بەردەم ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرمێ لە ڕەمەزاندا پاداشتی بەخشین و ئاسانکاریەکانمان لەسەر خەڵک یەک بە 600 و زیاتریش خوای گەورە پاداشتمان دەداتەوە. زۆر سپاس بۆ کاک مەروان. باوکی حسێنمان لەگەڵە لە چەمچەماڵ، سڵاوی خوات لێبێ باوکی حسێن. سڵاوی خوا لە جەناب و تەواوی کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیامەوە. زۆر سپاس بە ناوی ئەوانیشەوە. یا ڕەبی خوای گەورە سەرکەوتوودان کە سەرفراز ئینشەڵا. مامۆستا گیانەوە جەنابی مامۆستا مەحموود بۆ دیار نییە، خۆ نەخۆش نییە ئینشەڵا. وەڵا ئەلحەمدولیلا زۆر باشە، ماوەیەک بەر لە ئێستا ناساخ بوو، بەڵام ئەلحەمدولیلا ئێستا زۆر باشە و ئیتر بڵێن چیانی کە دیار نییە لە نەخۆشەویستی ئەسەبەنە و هەروەک جەنابتان خۆشەویستە و لەبەر خاتری خواستەوە یاخوا سەلامەت بی. جێگای دیارە هەر ئێوە سەرکەوتوون مەبەستمەوە نیە ئێوە کەم تەرخە من، بەڵام ئەو پیاوە جێگای دیارە بەخوا مامۆستا. وەڵی ماوەیەکی زۆر ناساغ بوو، بەڵام سپاس بۆ خوای گەورە ئێستا تەندروستی باشە و من ئەمڕۆژ بینیم و ڕووخۆش و گەشتبین و دەم بە خەندە بوو وەکو جاران. ئیتر لەوە لە ڕەمەزانەوە لە کەناڵی ئاسمانی بانگەواز و لە پەیامی شادەکەی لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکەی جەنابتانە چای ماتەکە و پەروەردگار شیفا بۆ مشکلای مسلمانە بنێری ئینشەڵا. وەڵام مامۆستا گیان سەبارەت بە تەوەرەکەی جەنابتان، بەڵێ قوربان، بەڕاستی ئێمە بۆ خۆشمانە بێ هەمومان کاسبکار و بازار و تەواوی بازار دەیەنمۆ یادتان لە کەرەنتینەی پار ئەم کاتەیە هەر یەکسەر ئەوە بوو سنوورەکان تۆزێک جیان نازانمە گیرێ و چیەکرێ و بانزین بووە هەزمە و خواردن لە مارگەتەکان ئەمە چی ئیکا خۆ ئەمە یەکێتی و پارتی نییە مامۆستا، ئەمە من بۆ حەدم نییە هیچ کاتێ مەحتی یەکێتی و پارتیکە، بەڵام مەبەستم ئەوەیە یعنی ئەمەش یەکێتی و پارتی نییە، منم دوکاندارێکم مارگەتێکم منم بۆ خۆم هێشتم بۆ نێژیت مشکلەکەی مامۆستا ینی وەک دینەکەی ماوە خۆی وەرنەگرتووە. من داوا لە تەلەڤیزیۆنی پەیامەکەم ئەم مانگی ڕەمەزانە تەواوی پەیامنێرەکانتان لە تەواوی شار و شارۆچکەکان بەرنامەیەکی بە دوکانەکان بگەرە بڵێ تۆ پیاوێکی دینداری مسلمانی ئەلحەمدولیلا بازارت گران کردووە، یعنی هەر وەکو چاودێرە ئێوەش پیشانی قایمقام و مدیر ناحێ و مەحافظ و هەموو شتەکانی بدەن، یعنی ئەبێ قایمقامێت و هەتا لە ناحیەکانەوە ئەبێت چاودێر بن بەسەر بازارەوە. زۆر ڕاستە مامۆستاگیان یعنی ئێستا ئێمە ئەوە مزگەوتەکانە کرێتەوە بەیانی بڵێ لە ڕۆژی ڕەمەزانەوە کرێتەوە،
کاکە خۆ ئەمانەی هەر پیان خۆش دی مزگەوتکەن بەڵام ئەوە کردیانەوە ئێکە کردیانەوە مامۆستایانیاری من لە چەمچە ماڵەڵێم مەلا مژدە ئەبێ بۆ خۆی چاودێر بێ بەسەر مزگەوتەکەی منەوە هەر مزگەوتێترەوە نابێ مزگەوتێر سیر نەکە کاکە بە پێی ڕێنمایی با پێچی دانەخاتەوە تۆ دی بە کەس ناوێتی بە مەلایەکە وێری پێی داخەیتەوە ئێکاکە وەرە بە پێی ڕێنمایی دوو بزبا بینێت بێ مەترێ بینتە نیمەتر بێت وڵای تر پێویستە مامۆستایانی ئاینی ئێمە وەکو خۆمان ئەو هۆشیاریەمان هەبێ و مامۆستایانی ئاینیش بەردەوام ینی هەوڵ بدەن ئیدارەی مزگەوتەکانیان بکەن وەلەوە چێ هەندێک خەڵکیش هەبێ بۆ لەکەدارکردنی موسڵمانان جۆرێک وەکوڵێت توندی پێوە دیار بێ و پێی وابێ جیابوونەوە مامۆستایجان بەڵێ قوربان لە ڕێگای تەلەڤیزیۆنەکەی جەنابتان یەک داوایەکەم لە خەڵکی موسڵمانی دینداری خوا بێداو هەیە تو ئەو خوایە ببەخشن بەڵێ واللهی خوای گەورە ئەم ڕەحمەتەی لێمان گرتووەتەوە واللهی ئەوەیە کە زەکات نادەین ئەوەیە کە چاومان لە خەڵکی هەتی و داما و فەقیر و ئەژارێ کاکە بە 1000 دینار بەکەمی نەزای بدینە دەست ماڵێکی داما واللهی یعنی شتێک بەکەم مەزانن من شتێک تۆ شتێک ئەو شتێک کە بۆ ماڵێکی پێ بێ واللهی خوای گەورەش دەرومان لێ کاتەوە خوای گەورەش بەزەی پیامانە دێتەوە یعنی من با زۆر کاتان نەگرم چاوتان ماچەکەم دەست خۆشتان لێکم یاخوا برا سەرکەوتوو بن و بەرنامەشتان هەبێت زۆر سپاس دەکەم قوربان بازاری خۆستەوە مانگی ڕەمەزانی خۆستەوە بەرنامەتان هەبێ خێرتانەکاتێ لەسەر ئەو گرانکردنە ئەگەر بوو دەست خۆشتان لێکم خوای گەورە ئاگادارتان زۆر سپاس بۆ بەڕێزت وەکو ئیزافەیە بۆ قسەکانی باوکی حوسێن ئەڵێن بە جەمالەدینی ئەفغانیان وتووە کە یەکێکە لە پیاوە هەڵکەوتوەکانی ئومەتی موسڵمان ستەمکارەکان لێمان بوونە گورگ ئەڵێ ئەویش فەرموویەتی ئێوە هەوڵ بدەن مەبنە مەڕی بەردەستیان یا بۆ منە قسەیەکەیە دەڵێ وتویانە نازانم چی وەختی خۆی لە کوفەیە گران بووە زانای وتێتی ئێوە مەی خۆن خۆی هەرزان دەبێتەوە ئەو لەسەر ئەوەی کە گرانبوونی شت لە بازاڕەکاندا زۆر جار وەکۆڵێ هەڵپەی خەڵک بەداخەوە وا ئەزانێ ڕەمەزان تەنها مانگی خواردن و کۆکردنەوە و خۆتێرکردنە لە کاتێکا ڕەمەزان وانەیەکە بۆ فێربوونی زۆر شت بۆ فێربوونی زوهد و تەقوا و خۆگرتنەوە لە هەوا و ئارەزوەکان واتە مرۆڤ تەواوی قورسایی خواردن و کۆکردنەوەکانی خاتە ڕەمەزان بۆیە بازار و بازرگانەکانیش کەشتەکە کەم بووەتەوە و کاتە نرخی زیاد دەبێت بە ئومێدیەوەی کە ئێمە لە ڕەمەزانە فێری ئەمە ببین کە ڕەمەزان مانگی کۆکردنەوە و خۆتێرکردن و خۆقەڵەوکردن و پاڵدانەوە و وەکوڵێ هەڵاوسانی بازار نییە بە پێچەوانەوە بەڵکو پێچەوانەی ئەوەیە دەبێ ئێمە هەوڵ بدەین بە داواکاریەکانمان لەسەر هەر خواردنێ نەبینە هۆکاری گرانکردنی ئەو خواردەمانە. باوکی محەممەد لە ڕانیە سڵاوی خوارد لێبێ باوکی محەممەد پیرۆزباییت لێ یەکەم. السلام علیکم برایەکەم. وعەلەیکە السەلام وەڕەحمەت الله. منیش پیرۆزبایی لە جەناب و لە کەناڵی پەیامی خۆشەویست و هەموو مسلمانانی دنیا دەکەم هیوادارم مانجی ڕەمەزانی ئینشەڵڵا مانجی خێر و بەرەکەت و ڕەحمەت بیکەین. اللهم ئامین. برایەکەی من ئەگەر بەگشتی تەماشای سەیری دۆخی ژیانی ئێستای هەرێمی کوردستان بکەیت بە تایبەتی تاچی کورد مەبەستم هاوڵاتیە یعنی هەموو شتە پیرۆزیەکان شتە پیرۆزە ئاینەکان نەتەوەییەکان ڕێژنەکان هەمووی لای کاڵ بۆتەوە هەموو مەسەلەکە ئەوەیە کە خەڵک بەرەو ناومێدیەکی زۆر بەهێز دەڕوا و ئەوە دەستی دەسەڵاتی پێدا هەیە بەڕاستی ئەگەر خەڵک بێت و ئێستا ئەو ئیمان و گڕ و تینە بە قووەتە ئیمانەی جارانی هەبوایە دەبوو ئێستا خەڵک لە بەردەرگای وەزارەتی ئەوقاف لەبەر دەرگای ئەنجومەنی وەزیریان بوەستابایە بە هیچ شێوێک هێشت بە هیچ سانسۆرە بخێتە سەر مزگەوتەکان لەم مەنگە پیرۆزەدا بەڕاستی خەڵک بەعام ئیمانی زەعیف بووە بەڕاستی خەڵک بەعام غیرەت و جورئەتی ئیمانی لاواز بۆ و نەیماوە خەڵک دافعی پارێزگاریکردن لەو ئاینە پیرۆزە لەو قورئانە پیرۆزەی نەماوە زۆر 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 بەداخەوە بەڕاستی هۆکار گەلە با ئێمە گەشتبینانەش تۆزێ بڕوانین بۆ دۆخەکە ئەڵێ ڕۆژێ حەزرەتی عیسا و حەواریەکانی بەلای دووربێ لە ڕووی جەناب تو بینەرە ئاژەڵێکی مردارەوە بوودا دەڕۆن و هەر یەکێک لە حەواریەکانی حەزرەتی عیسا یەکێکیان بەرماخی خۆیە بەستە یەکێکیان بێزی لێ کاتێکیان دەموچاوی لێ گرژەکە
حەزرەتی عیساش دەڵێ ئەی بۆچی سەیری ددانە سپێڕێکە جوانەکانی ناکەن کە چەندێ جوان و دیمەنێکی جوانیە. من پێم وایە ئەمە دەگونجێ پەیوەندی بە بێداربوونەوەی ئەم ڕابوونە ئیسلامیەش هەبێ کە ئەلحەمدولیلا هەم لە کاتەکانی تر و لە ڕەمەزانیشدا گەنجان، ژنان، پیرەکان، خەڵکێکی زۆر وەکو پەروانە لە دەوری شەمعی ئیسلام و مانگی پیرۆزی ڕەمەزان دێن و دەچن و خۆیانەکەن بە قوربان. یعنی ئەگەر بۆ نمونە بۆچی دەرگای پەرستگای ئاینەکانی تردا ناخرێت، چونکە ئەو جم و جوڵ و بێداربوونەوە و بەرەو پیرچوونەی کە ئێمەی مسلمان بۆ مزگەوتەکان هەمانە ئەوانیش نییان. ئەگەر هەیان بواە لەوە چێ زۆر جار من ناڵێم دەسەڵاتی خۆمان ئەگینات دەسەڵاتەکان وەکوڵێ هەڵوێستیان وەرەگرت و ڕێوشوێنیان ئەگرتە بەر من وەکو ئەوەش با لەگەڵ جەنابتا منیش گەشتبینیەکی تری دەخێمە لەوە چێ پەیوەندی بە ئەو جوڵانەوە ئیسلامیەش هەبێ کە لە کوردستانە هەیە ئەلحەمدولیلا. براکی من ئەمن دەستخۆشی لە پێشنیارەکەی جەنابەت دەکەم، بەڵام من تەمەنێکم هەیە لە ناو ڕابوونی ئیسلامی. ئەمن تەجروبەی تەمەنم وای کردوم چیتر بە عاسیانە بیر لە بابەتەکان نەکەمەوە، وای فێرکردیم چارەسەریانە بیر لە بابەتەکان و بیر لە کێشە هەنووکەیەکان بکەمەوە. ئەوەی ئێستا کە ئەمن دەیبینم ئەوە واقعە، بەڵام ئەوەی کە جەنابەت دەیکەرمی ئەوە بابەتێکی عاتفیە، یعنی حەز لێیە ئاوا بیتن نەخێوانیە. بەڕاستی پێبرێن تەفەقەی نێوان مسلمانان کاریگەرێکی یەکجار زۆری هەیە لە بۆ عیزەتی مسلمانان، لە بۆ دەنجی مسلمانان، لە بۆ هەیمەنەی مزگەوت. هەرچەندە هیچ کاتێک مزگەوت بە تەواوەتی من لەگەڵ ئەوە نیم ڕەبط بکرێت بە حیزب و بە تەجەموعاتی ئیسلامی، کە مزگەوت ماڵی خوایە. من کە دەڵێم جوڵانەوەی ئیسلامی مەبەستم کۆی ڕابوونی ئیسلامیە لە کوردستان، نەک مەبەستم حیزبێکی دیاریکراوە، هەر مەبەستمەوەی کۆی مسلمانان لە کوردستانە، ینی نەگەوەی خوانە خواستە بڵێم جوڵانەوەی ئیسلامیان ڕابوونی ئیسلامی مەبەستم ڕەوتێکی ئیسلامی نەبوو. بەڵێ من لە قسەکانی جەنابەت تێدەگەم، بەڵام منیش بە گشتی باسی مسلمانان دەکەم، نەک وەکو حیزبەک بە تایبەتی. حیزبەک بە تایبەتی نە عیبدار دەکەم، نە تاوانبار دەکەم، نە بەرپرسیار دەست دەکەم. مسلمان بە گشتی ئاوای لێ هاتووە، یعنی زۆر بەداخەوە ماڵی خوا دابخرێ کەس هەڵوێستی نەبی، لە ماڵی خوا گەورەتر هەیە، لە ماڵی خوا پیرۆزتر هەیە. وەڵڵا من دڵنیامە بە یەقینی 100% ئەو قسە دەکەم، ئەگەر تا عومرا و بڵاو بێتەوە من خۆم دەخەمە ماڵی خوا. عادەتەن پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم بۆ منە زۆر جار ئێمەی فێری حکمت و دانایی کردووە، یعنی دەفەرمێ ئەگەر ئێوە خراپەیەکتان بینی هەوڵ بدەن بە دەست بیگۆڕن، ئەگەر پێتان نەکرا بەدەم واتە بەڕاگەیاندن. ئێمە بەڕاگەیاندن شەو و ڕۆژ لە سۆشیال مێدیا لە کەناڵەکانی خۆمان خەریکین، مامۆستایانی لە مینبەرەکانەوە. ئەگەر هەر پێشتان نەگۆڕاوە با لە ناخەوە پێتان ناخۆش بێ، واتە هەر بوونی چرای پێ ناخۆش بوون، واتە بوونی شەوقێک لە دڵمانابووی کە پێمان ناخۆش بێ مسلمانان لە عەزیەت و ئازارا بن، دەرگای مزگەوتەکان داخرابێ. مەژەر بۆ خۆی جۆرێکە لە ئیمان بەپێی فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەو فەرمودە ڕاستە، بەڵام ئەوە لۆ سەردەمی مەکیە برایەکەی من، زۆر باشە قوربان. ئەوە لۆ سەردەمێکە کە ئەتو نەوێری برەی لا ئیلاهە ئیلا الله، نەوێری برەی ئیسلام، نەوێری برەی محەممەد. براکەم ئەو سەردەمە ناگرێتەوە. ڕاستەکە ڕۆ مسلمان بێ هەڵوێست و بێغیرەت و ترسنۆک بووە لەگەر ڕێزمەوە هەرەمیان زۆر بەداخەوە لە پێناو ماڵی خوا هەڵوێست نییە. زۆر باشە قوربان، پەیوەندی ترم زۆر لەگەڵە، کاتێکی زۆریشم بە جەنابەتدا. باوکی محەممەدم لەگەڵە لە سەی سادقەوە، سڵاوی خوارد لێبێ باوکی محەممەد، پیرۆزبایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان لە جەنابەت و لە خانەوادەکەت دەکەم. السلام عليكم براكم. سڵاوی خوا لە جەنابەت باوکی محەممەد. خوا سەلامەتتان کابرای بڕێزم، وەڵا تێوەرەکەتان زۆر جوانە، خوا دەستاتان باتۆ یا ڕەبی. چاوت جوانە و خوای گەورە سەلامەت زۆر جوانە ئەو پرسیارە. بەڕای من ئەڵێم ئەوانەی کە خوای گەورە ڕزای لێکردنەوە ڕەشوێتی بەسەریانە، وەکو خوای گەورە خۆی ئەفەرمێەوە ئەنفیقوا مما رەزەقناکم، لەوە نەترسن ماڵەکەیان کەم ئەکات و حیجیان نامێنە ببەخشن. ڕاستەوە شوێنەکەی براکەم ڕاستە. سنەتەکانی پێغەمبەریان چینوکەینەوە لە مانگی ڕەمەزانە، بۆ شێوە پێشوازی لێ بکەین و بۆ شێوە بەرز ڕای بگرین پیرۆزی و قەداسێتەکەی مانگی ڕەمەزان. تەراویحەکان لە مزگەوتەکانە ئەوە یەکشتی زۆر مهمتر کە لای من زۆر مهمە. ئەم حکومەتە کە هەمانە و
وشادویەتی و بەشی دەستی خچۆتە بینە قاقامان دەست لە بینە قاقامان بردات و مەعاشەکە تەوزیع کا بەسەر ئەو خەڵکانە و ئاوە داواکاری یەکەمی منە لەم حکومەتە بەومێدیەوە ئینشاءڵڵا گوێ لە جەناب وەزارانی وەکو جەنابت بگرێ بەس مەعاشەکەی خۆمانماندات یە برابابی خۆین ئەمانی ڕەمەزان ئینشاءڵڵا بەومێدیەوە ئینشاءڵڵا ئەوانش دڵیان نەرم بێ و تەوزیعی کەن بەسەر خەڵکە وەڵا برا خوای گەورە دڵیان نەرم لە کادڵی ئەمانەوە چی نەرمەبی وڵاتە خوای گەورە ئینشاءڵڵا هەموو شتێ بەدەست خوایە یا ڕەبی خوای گەورە دڵی ئەم حکومەتە نەرم کات و ئەمانی ڕەمەزانیشە بەخێر بێت و خوای گەورە خێر و بەرەکەتی لەگەڵا بنێرێ بۆ حەفدەکانی خۆی اللهم آمین ڕەحم بکات لەو خەڵکەی کە فەقیرە خوای گەورە دڵی دەوڵەمەندەکان نەرم کات و دەستن بە باخەڵیان ناو ببەخشن خوای گەورە ئەفەرمێ ببەخشن و ئەنفقوا مما رزقناکم ئەو ڕزقەی کە هەتانە خوا پێتان لێ بەخشن کەم ناکا بە خوای ئینشاءڵڵا اللهم آمین زۆر سپاس دەکەم باوکی محەممەد لە سەید سادق خوای گەورە پاداشت باتەوە ڕەمەزان بە خۆشی شادی بەسەر ئومەتی موسڵمان و ئێوە شاد تێبپەڕێن ئینشاءڵڵا ئاسیا پشدەری دەڵێ دەستان خۆش بێ بانەڕانیە دەڵێ دەستان خۆش بێ ڕەزاعەلی دەڵێ با لەم مانگە پیرۆزەدا لایە لە فەقیران بکەینەوە پەری دەریا دەڵێ ئەگەر چرا بەخۆ نەبینی بەبێ چرا چ دەبینی با ڕەمەزان مانگی وەرچەرخان بێ با ببێتەوانە بۆ 11 مانگەکەی تریش ئازاد هەورامیش دەڵێ دوعای خێریش بۆ منتان لەبیر نەچێ خوای گەورە بەختەوەرتان کە دارام کاکدارا لە عربەتەوە کاکدارا سڵاوی خوات لێبێ و هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانت پیرۆز بێ چ پەیامێکتان هەیە جەنابتان چ شتێک زۆر بە باش ئەزانن بەوەی کە ئێمە بتوانین بە هەمومانەوە ڕێز لە هاتنی ئەم میوانە ڕوح سووکە عزیزە بگرین سلام عليكم وعليك السلام ورحمة الله حوض باوکی من عربنا غير ما عربنا غير فاشتيت والزم كون عيبيني معدي معنوية وإلى خياطة نوتي وكفاية ورسل ما يخلق ما لا تعلمون اشتيك خلقك ونازانا أما أنا خميت بنا غير معدي معنوية وإلى خياطة عزيزي من بيم مبرا بركاش لما قبام مرون كردو بيوفلم بەسەد چاو بەڵام پەیوەندی زۆرم لەگەڵە ئەگەر بەڵێ عرب الأقل مادة كرد بيه ودليلي أبد عزيزي من خواهي تبارك وتعالى كحضرتي آدم وشنكي خسته باش فرموي لا شيء أخوان بيخوان لو دارنا أخوان شجري خود يعني هميشه صوز هميشه صوزي أم بشر لباش تعالى جهنم أمانته بو أبدي عزيزي من حضرتي آدم كوسوس عليه الشيطان وسوسي فيك ولا دارك يا أخوان يكم قناخي شيبو يسقل لك ابن بظالم او بيركو يكل مدحني حورتي اندركو عزيزي من لصا شخص بو حفتاك وملقاي ايما زلي تسكا اما كاريگري هي لسر باران لسر بو ملرزا لسر او گنجانيك بارياني وحزيان لرجنبيالك بارشواسي بالخزانك جابوت اما نقطيكي قناح نقطيكي ترماني لباري مزقوتوا خوشي كمان هي جون حاجم ما هذيك جوانك باشا شما دوامني ياك شما معاش بابلين اشي جوان معاشك حرام ورقريا ام بوكو خواردني كحضرتي ادم خواردي ام بو بظالم هم حضرتي درتو انت يا اول الظالمك يا حضرتي اگر شروالك بانتولك دانك لك حرمت ما كاريگري لسر شيء لسر دماغي لسر جستي لسر دلي لسر نوشك قبول ما بيه برزك من تارچه آتون هم بتو زخاوی آتون لشیر و تنکیه دوای شش من بود درکه تو چی برانبر من علی خلا جنب ولا جنب نشکی راز ناکه ابو کاچی من بیم مبرسوا شو سوپر مارکت کو خلک بشر موا اشتکان على گریل بر کامری چاودیری تیایا ای باشی که لناوکانی خوای گوره الرقیبه لدوتا كل باوشي من عزيزك من خوای گوره سوال لنیوش گوره سرا بته توسيك ألف لام من ذلك الكتاب لا ريب فيه هدى يا كم شت الذين يؤمنون بالغيب أبا باور بغيب توميان يقيمون الصلاة أنجان يرشد فيك سيميان ومما رزقناهم ينفقون أو رزقي لي تركي أبيت ولا سرتاوى خلقك الراس كتوا باش السن بالديواري أخو أما سوداني وصومالي وأمريكي ورز قسم بيامك الروسي أمانة كل ذاك خومانية
ماڵی خەڵک جێڕە بۆ خەڵک خوای گەورە ماڵەکەی خۆی ئاهاتیە ئەچە پرسیارم نەماوەڵی خەڵک لەسەر خەتە مەقسەم زۆر پێەیە ئەزیزی من وا بام قسێ بکەم کابرا گورچی لە یێژێ ئەمەلیاتێکی فەوری بۆ کرێ بەردەکان دەرێنن بەڵام پێشتر چارەسەری ئەوەیە کە بەیکێتر بڵێ ترشی نەخوا بەعزە شتێک نەخوا کە ئەبێ بە کلستیایە ئەمڕۆ کلسەکە زۆر بووە کوڕە نەک دەرگای مزگەوت دەرگای دڵەکان داخرا خوای گەورە سێری دڵەکە دێ پرسیارە هەیە لێم نەوەڵا زۆر سپاس دەکەم کاک دارەگیان خی گەورە سەربەرزت کا سپاس بۆ پەیوە جوانەکانت من مەمنونم زۆر سپاس دەکەم قوربان بەڵێ خۆشەویستان وەک ئەزانین تەواوی ئەو کۆمنتانەی کە خوێندمەوە ئەو بەشداربوانەی کە پەیوەندیان کرد جەختیان لەسەر بەخشین لە مانگی پیرۆزی ڕەمەزان کردەوە واتە هێنانەدی دادپەروەریەکی کۆمەڵایەتی و خۆشگوزەرانیەکی کۆمەڵایەتی کە ئیسلامی پیرۆز زۆر جەختی لەسەرەکاتەوە و خاتو عایشەی دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکی دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بەردەوام بەخشندە بووە بەردەوام دەستگیرۆی هەژاران و نەداران و خزمان و دۆستانی خۆی کردووە بەڵام لە ڕەمەزاندا وەکو شەماڵ و شنەباوا بووە چەندێک خۆشە لە هاوینا شنەبایەک شەماڵێک دەروون و جەستەی مرۆڤ ئارامەکاتەوە بەخشینەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەمووانی ئارام کردوێتەوە بۆیە ئەمە گرنگیەکی زۆری هەیە کە ئێمە وەکو یەکێ لە بەشداربووان و زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەری خوا و هەر لە دێر زمانیشەوە لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە ئەوەندە حەزیان لە خێر و وەکۆڵێ چەند بەرامبەر بوونەوەی پاداشتەکانیان بۆ یان چاکەکانیان بووە زەکاتدانەکانیان واتە مەوسمی زەکاتدانیان خستۆتە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بە ئومێدیەوەی خوای گەورەش دەرگای خێر و بەرەکەت و باران و ڕەحمەتی خۆیمان لێ بکاتەوە و لەمە زیاتریش بێبارانی نەچێژین. دایکی محەممەدم لەگەڵە لە سیروانەوە خوشکی بەڕێزم سڵاوی خواد لێبێ و هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان لە جەنابت و لە خانەوادەتان بەرز و پیرۆز بێ ئینشاءڵڵا. خۆشی لێ دەکەم برای بەڕێزم زۆر سپاس ئیسلام و بە جیهان بە تایبەتی مسلمانانی کوردستان دەکەم. زۆر سپاس. سەڵات سەرکەوتوو بوون و خی گەورەی یارمەتیتان بە هەمیشە بەرنامەی جوانتان هەبێ لە کەناڵە جوانەکەتانەوە بە تایبەتی ئەم کەناڵە ئەم بەرنامەیەمان لەم کاتە. دایکی محەممەد جەنابتان وەکو خوشکێکی بەڕێز کە زیاتر بۆمنە لە ڕەمەزانە لەوە چێ ئێوە دوو بەرامبەری پیاوەکان ماندوو دەبن وەکو ئێمە هەر بە ڕۆژوو دەبن بەڵام ئەرکی ناوماڵ قورسترە بێ لەسەرێوە چی بکرێ بۆ نمونە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە ڕێزێکی باش لە میوانێکی گەورەی وەکو ڕەمەزان بگرین و بە شێوەیەک لە شێوەکان بتوانین ڕەمەزان بکەینە مانگی بە خۆداچوونەوە مانگی خوا لە خۆڕازی کردن. جەنابتان چه پەیام و دیدێکتان هەیە لە ڕەمەزانە چی بکەین؟ وڵی زۆر زۆر پێویستانە برای بەڕێزی ئێستا بە تایبەتی بە بۆنی ئەم فەیسبووک و بەرنامانەوە کە ئێستا هەیە لەم کاتە زۆر زۆر پێویستمانە ئەگەمان لە گەنجەکانمان بێ دەمە زیاتر لە دەستمان دەرنەچێ و بەرەو ئەم فەیسبووک و بەرنامە ناشرینانەوە نەڕۆن بەڕاستیدا هەمێ کەناڵە بەرنامەیەوە پێشکەشەکرێ خۆم بە خۆم یعنی زۆر حاڵی ناڕەحەتی و گریاتم چێژێ وڵاتە زۆر ناخۆشە ئەم بەرنامانێت ئەبینم باس هەمێ شتەکان بۆ کوردەواری بۆ ئیسلام زۆر زۆر ناگونجاوە و ناکرێت ناتێت براکەم. دەستت خۆش بێ و هەمیشە سەرکەوتووبی دایکی محەممەد لە سیروان خوای گەورە سەرکەوتووتانکە. بەڵێ خۆشەویستان ڕەمەزان قوتابخانەیەکە بۆ ئەزمونکردن بۆ خۆپێگەیاندن بۆ وەکوڵێ بەرەو باڵاچوون بۆ زیاتر نزیک بوونەوە لە سنوور و ڕێڕەوی مرۆڤ بوون واتە ڕەمەزان ئەگەر تەنانەت دروشم و پەرستشێکی ئیسلامیش نەبوایە وەکو چۆن ئێستا لە ئەوروپا بۆ سینەماکارەکان بۆ ئەکتەرەکان بۆ وانەی کەیانەوێت لەشێکی ڕەشیق و جوانیان هەبێ ڕۆژوو یان خۆگرتنەوە لە خواردن یەکێکە لە میکانیزمەکان بۆیە گرنگیەکی زۆری هەیە هەم بۆ دەروون هەم بۆ مێشگەم بۆ جەستەی مرۆڤ پێویستە ئێمە لە ڕەمەزاندا ڕەمەزان نەکەینە مەطعەمی خۆتێرکردن و خۆقەڵەوکردن و پاڵدانەوە و فشار خستنە سەر بازاڕیش ینی باوەڕتان هەبێ ئەگونجێ گوناهی گرانبوونی نرخی کیلۆیە گۆشت و مریشک و برنج و سەوزە و میوە لەسەر هەژارێک کە من و تۆ ئەتوانین بیکڕین بەس بۆ نمونە هەژارەکە توانێت کیلۆیە پرتەقاڵ بکڕێ بە 1000 بەڵام بەهۆی
فشاری ئێمە بەهۆی بۆ نمونە داواکاری و خواستی زۆری ئێمە لەسەر پرتەقاڵ لەسەر مریژ لەسەر گۆشت لەسەر ئەو دەبێتە دوو بەرامبەر گوناهەکەی لە ئەستۆی ئێمەیە چونکە ئەو شتەی کە خەڵک کەم داوایەکە هەرزانترین شتە بۆ نمونە بۆچی ئاو لە مارکێتەکانە لە هەموو شتێ هەرزانترە بۆچی بۆ نمونە چەرەسات هەرزانترە سەوزە هەرزانترە لەبەرەوەی داواکاری کەمی لەسرە بەڵام بۆچی برنج و ڕۆن و گۆشت و مریشک و هەندێک شتی تر هەیە گرانن لەبەرەوەی خواستێکی زۆرتری لەسرە بۆیە داواکەین ڕەمەزان نەکرێتەوە کاری ئەوەی کە مرۆڤەکان ئیتر نەک بە پێچوانەوە کێشیان دابەزێ بەڵکو چەند کیلۆیە لە کێشیان زیاد بکە بەهۆی زۆرخۆری و خۆشخۆری و گرانخۆری لە ڕەمەزاندا کاک حەمەڕەشید لە ژاراوە کاک حەمەڕەشیدم لەگەڵ کاک حەمەڕەشید سڵاوی خواد لێبێ و هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان لە جەنابت پیرۆز بێ سڵاوی خوای لە جەنابت و لە ستافەکەت بێ کاکە جەلالی بەڕێز وەختەوە حەدیسەکەتم پێخۆش و بەڵام بۆ بەرنامەی نابێ کاکە کام حەدیس قوربان لەبەرەوەی خەڵک لەسەر خەتە بەڵێ وەڵام من ویستم لە نێوان بەڵێ ڕەمەزان لە هەموو مسلمانان پیرۆز بێ زۆر سپاس دەکەم قوربان بەڕێزی لێرەوە ساوی کاکەم باوکی محەممەد باز دەکەم چۆن ناوەزحەکەیەوە بەڵام لابازی داویستم باوکی محەممەد لە ڕانیەی کاکە داراشتی پێیە تێگەیکی بەڵام من لە ڕووی دنیەوە دەزانم شتێک هەیە ئەو دنیای ڕاگرتووە حتمەن ئەوی شەخوایە نادیترێ تێگەیتی خوای هەموو لایەکمانە خوای ئەوانەشە کە زوڵم لەو میلەتەش دەکەن ئەوانیش بەی خۆی دەزانن بۆیە داوا دەکەم ڕێزم بۆتان هەیە بۆ محارەزە بۆ لایەنە ئیسلامیەکان کاتان لێ دەکەم سەردەمی ئەوەی نەماوەیەندە بکڕۆژێنەوە هەر خەریکی دەستپان ڕاکردن بین ئەو سەردەمە تێپەڕیوە ئەو داوای هەڵدەگری ئەم هەموو سەروەتەی کوردستان و عێراق ئاواتە شان و بەخشان بکرێ ئێمە شەر بڵێین ڕوو لە خواکەین و ڕاکشین جار قسکەین خوای گەورە ڕۆحم بە هەموو لایەکمان دەکا بەڵام دەبێ بۆ خۆمان ڕۆحم بۆ خۆمان بکەین یاگرێزی کەلیمەیەکی تۆم زۆر پێجوان بوو کە فەرمووت تەماشای جدانەکانی کەن چۆن یەکڕێزن چەند جوانن تێگەیشتی ئەمە لە چوە دێ دەوەرە تۆ وەکو کۆمەڵی دادگەری لە باتی یەکگرتو قسەی بکەدا خوا پێت دەکرێ بۆ یەکگرتو نین بۆ ناتوانن بۆ داوا لە هەموو بە عیلمانی و ئیسلامیەوە بۆ ناتوانن بە یەک دەم قسەی بکەن کاتەوە لای سیاسی بۆ خۆتان هەر کەس حیزبەکەی خۆتان مبارەک بێ بەڵام وەرن یەکگرتو بن بەرامبەر ئەم دەسەڵاتەی کە ئەم میلەتەی دەچەوسێنیتەوە پێی بڵێن ئێوە قدوەی میلەتن پێش ئەو میلەتە مەزڵومەیکەون تا کەنجێ بە زەرفشتی بۆ خەڵکی بەری لە ڕای خوایڕا لەسەر ئەو هەموو سەروەتەی کوردستان کاکە زۆرم پێبارە لە برادرانم نەگەم ئیتر دەستخۆشی لێ دەکەم زۆر سپاس دەکەم من پێم وایە زۆر جار حکمت و دانایی کاک حەمەڕەشی من سپاسی قسەکانی بەڕێز دەکەم و لەسەر چاومیان دانێم هەر یەکێ لەو سەرکردە ئیسلامیە ئۆپۆزیسیۆنانەی کە باست کردن زۆر جار ئەگونجە حکمت و دانایی بەکاربێنن کە دۆخی کوردستان دۆخی کۆمەڵایەتی سیاسی ئابووری نێونەتەوەی دەوروبەر وەکو دراوسەکانی کوردستانە خوێندنەوە لەوە ئەچێ بێدەنگیان یا زۆر جار لەوەی کە نەتوانن وەکو پێویست ئەوەی کە لە نێو شەقامە ئەگوزەرێ وە خەڵکێک بەبێ بینینی ئەو دیوی پەردە یا بەبێ دووربینی هەندێک شت ئەڵێ یا دەیەوێ هەندێک لە سەرکردەکان هەڵوێز بنوێنن من پێم وایە ئەوان حکمت و داناییەک بەکارهێنن کە ئەگونجێ ئێمە نەیزانین من سپاس کاک جەبارم لەگەڵە لە ناڵپارێزەوە کاک جەبارگیان سڵاوی خوای گەورەت لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکت باش برا سلام علیکم وعلیک السلام ورحمة الله وڵی بەڕای من بەرز ڕاگررتنی مانگی پیرۆزی ڕەمەزان لە سێ خاڵە خۆی ئەبینێتەوە ئەوەی کە من خۆم بۆ چوونم وایە بەڵێ لێرەوە داوام وایە لەو کەسانی کە شتێکیان بەدەست فرۆشیارن لە مانگی ڕەمەزانە شت گران نەکەن لەسەر خەڵکی لەبەرەوە خەڵک فەقیرە خەڵک هەژارە ئەو شتەی کە حەزی لێدی بۆی بکڕێ ئەمە یەک دوو هەمیشیان ئەوە ئەو کەسە ئازایە کە ئافرەت و کچ و خوشکەکانیان
بەرەڵای ناوبازار نەکەن بە لیباسی نادروستەوە لەبەر خاتی مانگی ڕەمەزان ئازا ئەو کەسەیە. ئەم جارە پاشان ئەو کەسانەژی کە نەفس و ئارەزوو نایەڵێت تا ئیسادێت چاری خۆیانیان نەکردووە کە بە ڕۆژوو بن بە دیارچاوی خەڵکی ڕۆژۆوانەوە خواردن و خواردنەوە بەکار نێنن. ئەمانە بەردڕاگرتنی مانگی ڕەمەزانە دەستخۆشیتان لێ ئەەکەم و هەر سەرکەوتوو موافق بن. خی گەورە سەربەرزت کاک جەبارگیان بۆ چوونەکانت جوانن و ئێمەش لێرەوە داواکەین لە فرۆشیار لە بازرگان لە کاسبکارەکان کە ڕێزێکی مانگی پیرۆزی ڕەمەزان بگرن و نەبنەمایی ناڕەحەتکردنی مانگەکە لەسەر خەڵک لەسەر هەژاران لەسەر موسڵمانان و ئەوەی کە بینەرانی خۆشەوی زوانی کە پەیوەندیان کردوانی لە کۆمنتەکان ئاماژیان پێداوە لاکردنەوە بەلای هەژاراندا یەکێکە لەو ئەرکە پیرۆزانی کە پێویستە ئێمە پێی هەستین و بەخشینیش تەنها گونجە پارە نەبێ زۆرجار قسەیەکی خۆش زۆرجار سەردانێکی کۆمەڵایەتی دەچنە چوارچێوەی بەخشین و چاکەکانمانەوە. کاک پۆڵام لەگەڵە لە شاری هەولێرەوە. کاک پۆڵاگیان سڵاوی خوای گەورەت لێبێ هەر لێرەوە تا شاری هەولێر. تۆ لە هەموو دینەرەکانت ئاتنەوەی مانگی ڕەمەزانی پیرۆز لە یەکەیەکەی کوردی مسلمان پیرۆز دەکەم. ئامین ئینشاءالله. هیوادارم سەرەتا دژنەی دینینی مانگیان لە وەزارەتی ئەوقاف تکایە مەمانکەنە پاشکۆی ململانی شیعە و سوننە با نەبێتە ڕەمەزانی شیعەیان ڕەمەزانی سوننە وەکو ساڵانی داهاتی. لێرانە موسڵمانانە کورتانە لەسەر پیابەرزەکانی کوردستان لیژنەی مانگ ئەگەر دیسان دیکەن بە ڕەمەزان کوردانە نەفرستکردن بە دیوانی وەقتی سوننی کە هیچ پەیوەندێکی بە ئێمەوە نییە. ساڵانی ڕابردوو وایان لێ کردین ڕەمەزان نەبوو دەیانکرد بە ڕەمەزان، گەژن نەبوو دەیانکرد بە گەژن، دەبووینە قوربانی ململانەی شیعە و سوننامە تێبینیەت. خاڵێکی کرد چی بکرێت بۆ گرتن لە مانگی پیرۆز. ئەوەی پەیوەندی بە هاوڵاتیانەوەیە مانگی ڕەمەزان مانگی تاقیکردنەوەیە، دەرفەتی خوای گەورەیە بۆ پاکردنەوەی دڵ و دەروونەکان و ویجدانەکان. داوا لە هاوڵاتیان دەکەم کەسان گران نەکەن، فێر لە خۆیان و هاوڵاتیان نەکەن. تەنانەت داوا لە دەسەڵاتداران دەکەم بڕیاری تایبەتی بدەن ئەو بازرگارانەی کە کەلوپەلی سۆپ ئەکسپایر دەیدن دادگایی بکرێن بکرێنە زیندانەوە تا کۆتایی مانگی ڕەمەزان دەرنەکرێت. و خاڵێکی تریش لەبەرەوەی ئێستا دۆخی کۆڕۆنا و عەرەبستانی سعودی ڕێگا بە هەموو کەسێک نادا بۆ سەردانیکردنی عومرەکاران بۆیە داواکارن دەوڵەمەندەکان پێخوازەکان تاویان لە هەزارەکان بێمانگی بەخشندەیە. خاڵێکی کرد داوان کەناڵە ڕاگەیاندەکان دەکەم تا ئێستا هەندێکتان دووکایەتیتان بەدابوو نەریت و مانگی پیرۆزیش کردووە لەبەستم ئەو کەناڵانەیە کە دراما پێ مانایەکان سوودەکان پەخش دەکەن ڕێز لە مانگی پیرۆزی ڕەمەزان بگرن دووکایەتی بەدابوو نەریت و ئاینەکانمان نەکەن. خاڵێکی کرد هیوادارم سیاسیەکان ڕاستگۆیانە لەگەڵ کورد لەگەڵ مانگی ڕەمەزان لە ئێستاوە پەیامی یەکریزیان هەبێ بۆ ئەوەی جەژنی ڕەمەزان بکەینە جەژنی ئاشتەوایی و یەکریزی بۆ ئەوەی ئێمەش وەکو میلەتانی تر هەست بکەین کە خەمخۆرمان هەیە دڵسۆزمان هەیە چونکە لە دەوروبەرمان تا ئێستا بە ناوی ئیسلامەوە وەکو کورد پەلاماریان داوین هاچداتی کردین کە ئەوان مسلمان نین ئێمە بەکردەوە سۆزمان دووبارە مسلمانین دووبارە پیرۆزبایی ئەم مانگەتان. زۆر سپاس کاک پۆڵاگیان دووشت سەرنجی ڕاکێشام لە قسەکانتەوە زۆر بەلامەوە جوان بوو ویستمیانی قسەیەکی لەسەر بکەم. یەکێکەوەی کە پێ دوایە حکومەت ئەو بازرگانە چاوچنۆ کە وەکوڵێ ساختە چییە ساختە فرۆشانە دەستگیر بکە بەڵام زۆر جار لێرە و لەوێ و تا لای ڕادێ لای خەڵکیش تر بووەتە ئەمری واقع کە دەسەڵات بەداخەوە دەسەڵات پاڵپشتی بەشێک لەو بازرگانە ساختەکارانە دەگرێت کە بە قاچاق شتی خراپ لە سنوورەکانەوە ئاودیوی هەرێمی کوردستانەکەن. یعنی بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەدینە وەکو سەرۆکی دەوڵەت کاتێکە دەچێتە نێو بازار بە دوواداچوون ئەکایانی گەنمی کابرایەک لەسەرەوە وشکە و لە ژێرەوە تەڕە و یەکێکی تر بە جۆرە لە جۆرەکان یا ئیمامی عومەر ئیمامی ئەبوو بەکر کە کردویانە
بەداخەوە ئێستا دەسەڵات ئەمەی لێ نابینرێ و ئەمەی لێ ناوەشێتەوە. دوو لەبارەی کەناڵەکان کە لێرەوە پێویستە وەکۆڵەجێی دەستخۆشیە کە وەزیری ڕۆشنبیری حکوومەتی یاریمی کوردستان چەند کەناڵێک کە کۆمەڵێ درامای نەشیاو بە کۆمەڵگەی کورتی بە کەلتور و بە فەرهەنگ و بە ئاین و بە بواری کۆمەڵایەتی ئێمەیان پەخش دەکرد بە فەرمانێکی وەزارەت ڕاگیراون و کامەش ئێمە وەکو مسلمان لە سەرمانە لێرەوە دەستخۆشی لە وەزیریش و لە وەزارەتەکەشی بکەین وەجێی خۆشحاڵیە بە ئومێدیەوەی لە داهاتووشدا ئەوانەی ترکە بە خۆیاندا بچنەوە یا ئەوانەی کە زەرەریان بۆ سەر ئەمنی وەکۆڵێ ئاسایشی کۆمەڵایەتی میلەتەکەمان هەیە ڕابگیرێن و کۆتاییان پێبێت. باوکی ئەحمەدم لەگەڵە لە ڕانیەوە سڵاوی خوات لێبێ باوکی ئەحمەد سڵاو بۆ ئەهلی ئیسلام دۆست و خۆشەویستی ڕانیە پەیامی بەڕێستان چێ بە بۆنەی نزیک بوونەوەی یا بۆنە دوو ڕۆژی تدەچینە نێو مانگی پیرۆزی ڕەمەزانەوە. خوارە تۆش بێت نبینەرە بەڕێزەکانیشتان بێت وڵای تەبان بۆ سیرۆکێ بەرزڕاگرنی مانگی ڕەمەزانی پیرۆز خۆی تەبان ئێستا حکوومەت بە شێوەیەک ینی مزگەوتەکانی وا لێ کردو ینی لە پێشتاوی خەڵکی ینی گاڵتەی بە خەڵکی دەکات ڕۆژێک دێ بە بانی بەزیانی کۆڕۆناوە مزگەوتیدا دەخا ڕۆژەشکە دێدەی کاتەوە ینی بەس ینی ئیشێکی وا دەکات کە خەڵک وەڕز ینی ئێمە هەفتەی ڕابردوو چینە مزگەوتێ هەفتێک پێش ئەم جمعیان تیان جمع ناکرێت نوێژەکەمان کردو هاتینەوە خەڵکەکە بەزیست بۆ هەفتەی داهاتوو تا پێزانگە ناڵ مزگەوتەکانیش جمع نەکرێ بۆچی بچین ینی خەڵکیان وا لێ کردووە مزگەوتیشیان لە پێشچاوی خەڵکی ڕەش کردو ینی بەڕاستی خەتای گەورەش لەلایەنە ئیسلامەکان دەیبینم ینی حکوومەت بە هەوەس خۆی گاڵتە بۆ میلەتی دەکات ینی ئێوە سەر لایەنی ئیسلامین باشە لەبەرچی ئەم پشتگیری ئەو بەڕێزەی دەکەم ئیشارەوەی کە قوتی باشە بۆچی ئێوە یەکتر ناگرن بۆچی هەمووتان یەک هەڵوێز نابن کاکە ببن بە یەک خوای گەورە قورئە قورئانی ناردووە یەک پێغەمبەری ناردووە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم یان لەسەر چیە ئەو حیزبە ئیسلامیانە هەرەکەی ڕوو لەلایەشیە ینی هۆکارەکە ئەگەر هۆکارەکە تەماع و ماڵی دنیا نەبێت چی هۆکارشکی لە پشتەوەیە. باوکی ئەحمەد طبعا خوای گەورە جەل جەلاله لە قورئانە فەرمێ ئەگەر بۆ خەڵکی موسڵمان دەدەین ینی با زۆر جار باوکی ئەحمەد ئەگەر ڕێم بی زۆر جار حکوومەتیش کە ئەوە حیساب بۆ موسڵمانان ناکا هۆکارەکە گەورەکەی ئەو سەرکردە ئیسلامیانەیە کە بەداخەوە هەرەکە ڕوو لە ئیزێشی دەکات باوکی ئەحمەد ئەگەر ینی خەڵک تاو بێزار بوو لە ئیزە ئیسلامیەکان ینی شتێکی زۆر ناخۆشە بەڕاستی ئەم یەشێتی پارتیا بەس گاڵتەی بە خەڵکی دەکەن حساب بۆ موسڵمانان هەر ناکەن یعنی خەڵکەکە بە تەواوی بێزار بەڕاست. باوکی ئەحمەد من پێم وایە لەگەڵ ئەو پەڕی ڕێزما بۆ جەنابێت بێویژدانیەکی زۆرە دەرحەق بە مامۆستایانی ئاینی حیزبە ئیسلامیەکان سەرکردە ئیسلامیەکان و ئەم جوڵانەوە ئیسلامیە بێداربوونەوەی موسڵمانان زۆربوونی مزگەوتەکان و نوێژخانەکان بەرهەمی ئەو ڕابوونە ئیسلامیە هەر لە 50 و 60 و 70کان و تا ئێستا بۆ ئێمە ماوەتەوە یەک دوو ئەلمانیەکان زۆر جار بۆ ئەوەی خۆیان کاروباری دنیا و ئابووری و دەسەڵات و سیاست بۆ خۆیان قۆرەخکەن و بیخۆن و ئەوەشی کە لێیان مایەوە بیدەن بە من و تۆ بە کۆمەڵگەکە و ئەوە حاڵی جادە و خوێندنگە و کەرتی تەندروستیەکەمانە قسەیەک زۆر تۆخەکەنەوە دەڵێ مادەم خودایەکە و پێغەمبەریەکە و قورئانیەکە و قیبلەیەکە و ئیسلامیەکە بۆچی سێ حیزبی ئیسلامی و 4 حیزبی ئیسلامی هەیە بەڵام قورئان قەت وا نافەرمێنی بۆ نمونە خوا لە قورئانە بە پێغەمبەرە فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر خوا مەیلی لەسەر بوایە خوا ویستی لەسەر بوایە هەموو ئومەتەکانی دەکردە یەک بەڵام خدا نایەوێ ینی بۆ منە هەموو خەڵک دوای شتێ بکەوێ و قەناعەتی پێی نەبێ زۆر خۆشە تۆ لە نێو کۆمەڵێشتا قورئانە فەرمێ الذين يستمعون القول فيتبعون أحسنه ینی قورئان دەفەرمێ قسە زۆرە ڕێگە و ڕێڕە و زۆرە بەڵام ئینسانی عاقڵ و هوشیار ئەوەیە دوای باشترینیان بکەوێت ئەگەر بۆ منە شت زۆر نەبێ و کۆمەڵێ ڕێڕۆنێ بۆ پێم خۆشە ینی ئەمە تا ڕادەیە بە بێویژدانی ئەزانم دەرحەقی ئیسلامیەکان و پێشم وان نییە ئەوان بێ هەڵوێست بوو بێتن لە کایە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکان ناڵم بێ هەڵوێستن بەڵام مامۆستاژە ئێمە هەموو موسڵمانی من نە فەرقیە گرتو نە کۆمەڵ نە
هەمومان ئومەتی پێغەمبەری خوایان صلی الله علیه وسلم شانازی بۆ بەدرای خۆمیان دەزانم بەڵام ئایا هەڵوێستێک هەموو بەیەکەوە یەکگرتوو بێ بەهێزتر نییە لە بەرامبەر ئەیزمانیەشی فاشی یعنی بنەما بەس گاڵتەی بە خەڵکی دەکەن بە خەوەسی خوان ئێستا دەڵێ خوێندن بەردەوام دەبێت بە ئۆنلاین دەیانێ ئەو ماڵانەی ئەنتەرنێتیشیانێ ئەتەرنێتی ڕاکێشنەوە دەعانەی نیوەی ساڵیان پێدا زۆر سپاس دەکەم باوکی ئەحمەد کۆمەڵێ لە خۆشەویستانی تر لەسەر هێڵی تەلەفۆنن سۆرەوە نیە مامۆستا ئەتەرنێتی بەکاربێنێ ئەوەی تەماشای خۆی ڕاستە ینی شتەکە بەجۆرە لە جۆرەکان تەماشای دەرسەکەی ناکە ئەوانە بەس پلان دەژێڕن بۆ خراپکردنی کۆمەڵگا پلان دەژێڕم بۆی خەڵک نەزان بێ هەر لەگەڵ کە باوکی ئەحمەد من لەگەڵەوە شام کە بەڵێ ینی کۆمەڵێک کۆمپانیا هەن بەتەنیا هەرەکەی مۆقیفی شێ زۆر زۆر سپاس بۆ باوکی ئەحمەد لەبەرەوەی پێم دەڵێن کە خەڵکێکی زۆر چاوەڕێیە پەیوەندیەکەی بگوازرێتەوە من سواز دەکەم باوکی ئەحمەد لە ڕانیە کاک بەکرم لەگەڵە لە شانەدەریەوە کاک بەکریان سڵاوی خواد لێبێ و پەیامی بەڕێستان چییە و چۆن ڕێز لە مانگی پیرۆزی ڕەمەزان بگرین لە جەناب بێت مسلمانان پیرۆز بێ ئینشاءالله خێر و بەرەکەت بێ ئینشاءالله اللهم آمین مامۆستا گیان بەنیچەتەوەرەکەوە دەستی خۆش بێت ئەباشە ئەڵێ مزگەوتەکان داخرێت بەچی قانونیە مزگەوت داخرێ و ئەم هەموو عەرەبە بە لێشاو بێت بۆ کوردستان ئایا کۆرۆنا ئەم هەموو عەرەبەیە بۆ کوردستان ڕۆژانە 4 کەسی بۆ کوردستان ئەی کۆرۆنا نییە بەڵێ وایە بەچی قانونیە کۆرۆنا هەیە کە مزگەوت داخرێت خوای گیان تۆ کەیتە دواب لەسەر ماڵەکەی خۆت ئینشاءالله خوای گەورەیەتە دواب لەسەر ماڵەکەی خۆی ئینشاءالله بەم ڕەمەزان خوای گەورەیەتە دواب لەسەر ماڵەکەی خۆی يعني أمهم عربة أمهم كسيدة كبوك برنا وكسو جارة بو كردستان أيام كورونا لكويه وڵایتە قوربان بە ئومێدی ئەوەی ئێمە زۆر جار پێشهاتەکان ڕووداوەکان دەبنە وەرچەرخانێک لە ئێمەدا بە ئومێدی ئەوە ژیانی داخستنی دەرگای مزگەوتەکان واتە بە هەمووی بە سلبیات نەزانین محەممەد قوتب بە ڕەحمەت بێ ئەخوا لە یەکێ لە کتێبەکانیان دەڵێ و فەرمودەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لەسەری هەموو سەدەیەکدا خوددا کەسێ دەنێرێ بۆ زیندووکردنەوەی کاروباری ئاینەکەی ئەڵێ لەم سەردەمەیە داوێتیە دەست ئەهلی نەیارانی ئیسلام و دوژمنانی ئیسلام بەوەی کە ئەوان تا شەڕەپاڵ و شەڕەقۆچ و ململانێ لەگەڵ ئیسلاما بکەن موسڵمانان زیاتر هۆشیار دەبنەوە و موسڵمانان زیاتر بەخۆیان نەکەون و من دڵخۆشیش دەکەم باوەڕ دەبێ ئەم جوڵانەوە ئیسلامی کە ئێستا هەیە لە 100 ساڵی ڕابردوودا لەگەڵ هەبوونی دەوڵەتی عوسمانیش و شتێکیش بە ناوی خلافەتی ئیسلامیەوە نەبووە لەکاتێکا و کاتە دەوڵەتێکی سیاسیشمان هەبووە بەڵام باوەڕتانە بێت جاران لە ڕووی ئەگونجێت چەک و سەربازیەوە لێمان ترسابێتن ئێستا بە مەبدە و بە عەقیدە و بە بیر و باوەڕێکەوە تا ئەوروپا هەمووی لەژێر بە ناوی فۆبیا لە ئیسلام یا ئیسلامۆفۆبیاوە ترسی لە هاتنەوەیەکی نەرمونیانانەی بێشەڕ و بێ خوێنڕێژی و بێ ململانەی ئیسلامە من زۆر سپاس دەکەم کاتی بەرنامەکەم تەواو بووە هەرچەندە چەند بە ڕێزێکی تریش لەسەر هێڵی تەلەفۆن بوون بۆ ئەوەی کە ڕاو سەرنجی خۆیان بڵێن بەڵام بەداخەوە کاک بەکرد لە شانەدەری من زۆر ڕێز و سڵاومەیە بۆت بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئەوە ڕاو سەرنجی بەشێ لە خۆشەویستان و هاوڵاتیان و بینەران بوون کە ئێمە چۆن ڕێز لە مانگی پیرۆزی ڕەمەزان بگرین خوای گەورە بمانگەێنێ بۆ مانگە پیرۆزە و لێخۆشببووی و ڕەحمەت و میهرەبانی خۆی ببارێنێ بەسەرمانە لە مردووەکانمان خۆش بێ عاقیبەت خێرمان کا شفای نەخۆشەکانمان بە و ڕەمەزان بکات تەمایی ئارامی کۆمەڵایەتی سیاسی ئابووری دەرونی خێزانی و هەموو بوارەکانی ترمان بڕازێنێتەوە تا بە یەگەشتنەوەیەکی تر لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی دوانگە بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ